بەشێکی بەنای خی گەورە من توانم لە گەشتپێدانی تەکنۆلۆژیایە بەتایبەت بۆ کەسانی خاوەنپێدایستی تایبەت ئەو بابەتانەی کە ئەکسسبلری یاواتە و بابەتانی کە تایبەتە بە کەسانی خاوەنپێدایستی تایبەت لە هەر بوارێکا بێ من زیاتر هەوڵێم کار لەو بوارەیە بکەم و گەشە ئەو بوارە بم و ئەو نەقسانەی کە هەیە بەتایبەت لە وڵاتی خۆمان توانم پڕیکەمەوە و ئەو پێویستیانەی کە هەیە دابینی بکەم. وەکو چیە توانی پێمان بڵێ؟ لەوانە کاتژمێر تایبەت بە نابینایان گۆچانێک تایبەت بە نابینان کە توانن بەهۆی هاتوچۆ بکەن یاخود ئامێری فێربوونی بڕایل مامۆسای بڕایل یاخود قبلە نما یاخود هەر ئامریکتر کە بە شێوازی دەنگی بتوانین بۆ نابینا بەرز بێ و هەروەها بۆ نابیستانیش دەستکێشێک کە بتوانێت نابیست لە ڕێگەیەوە ئەو قسانی کە بە ئاماژە ئەنجامەیە بتوانێت بووی گۆڕێ بۆ قسەکردنی دەنگی بۆی کە کەسانی تر بتوانن لیتیە بگەن. تۆ چۆن ئەم شتانە فێر بووی چۆن شارەزایت پێیا کرد لێ؟ لە ڕێگەی خوێندنی کۆرسات و خوێندنی ئۆنلاینەوە زیاتر و من لە ساڵ 2012ەوە دەستم بە خوێندنی سۆفتوێر کردووە لە ڕێگەی ئۆنلاینەوە لە 2007ەوە هاردوێرم بە ئۆنلاین خوێندووە کۆرسات کە توانم بڵێم زیاتر لە 50 کۆرسم خوێندووە بۆ فێربوونی بابەتانە. بە حەز و خولای خۆت بووە بەبێ بەرامبەر خوێندوتە یا بەپارە؟ خوێندنەکان هەیان بووە هەر خۆی ئۆفەری فری بووە هەبووە ئۆفەری پارە بووە ئیتر بۆی حەزی خۆمەوە ئەو پارەی کاکرێ لە شتێکی ترا سەرفم کردو من هاتووم لە خوێندنەکە سەرفم کردووە. تا ئێستا چەند شتە دروست کردووە چەند لە بابەتی تەکنۆلۆژی دروست کردووە و نابینایان و نابیستان سوودیان لەبینی؟ بە نزیکەی ئەچێتە 20 بابەت و لەبەرەوەی کە بابەتی تریشمانەی بۆیە جێگیر نییە هێشتا لە ئێستا ئامارەکە بەڵام زیاتر لە 20 بابەتە و هەروەها ئەگەر بەگشتی حسابەکەین تقریباً چێتە سەروی 250 پرۆجێکتەوە کە ئامادە کراوە و دروست کراون بەڵام مەرجی هەمووی بۆ خاوەنپێدایستی تایبەت بووێ. سپاس بۆ پەیامی ئازیز کەمیشە پشتیوانمان لە ئەم جۆرە ڕووماڵکردانە. هەڵبەت ئەمڕۆ ڕۆژی جیهانی کەمەندامانە مێ پیرۆزبایی لە خۆم هاوڕەکانم توێژەکەم بکەم. فستیڤاڵی بەهرەمەندان یان خەڵاتکردنی بەهرەمەندانی کەمەندان فستیڤاڵێکی ساڵانەیە بۆ بەنەری 2 ساڵ جارێ ئەنجامی دەدەین وەکو بڕۆبەراتی گشتی چادۆری گەشەکەدان لە سلێمانی. ئەم ساڵ چوارەمین وەرزێتی حەزمان کرد ڕێکەوتەکەی هاوتا بێ لەگەڵ ڕۆژی جیهانی کەمەندامان. 12 کەس ئەمڕۆ خەڵات دەکرێن خەڵاتی مادی و معنەوی. هەروەها لە سوچێکی مەراسیمە حەزمان کردجەیەک بۆ قوتابیانشکەینەوە کە ئەم ساڵ ئەو بڕوانامانیان بەدەستێناوە لە جۆری ماستەر دکتۆرا بە کالێرۆس. ئەم بەهرەمەندانە پێشتر سیڤیان پێشکەش کردووە بە چەند قۆناغێک کاتێ پەڕی وەکو فلتەر لیژنە هەڵسەنگاندنی بۆ کردوون پاشان بڕیار بۆ بێنە سەر ستێج. ئەمە پشتیوانیە ئەم فستیڤاڵە بۆ پشتیوانیە لەوان. ئەمڕۆ جگە لە خەڵاتی مادی معنەوی کە خەڵاتێکی ڕێزیان بۆ دروستکراوە خەڵاتێکی مادی شەکرێن هێرێکەوە بە بڕێک قوتابیەکانیش بە هەمان شێوە. لە ڕاستیە ئەم 12 کەسە هەر یەکەو لە مەجالێکە زۆر بەهرەدارە هەیانە چەند بەهرەیەکیشەیە نەک بەهرەیەک ئەگەر پشتیوانی بکرێن دەستگیرۆیی بکرێن ئاسانکاریان بۆ بکرێن زۆرتر دەتوانن هەنگاوی باشتر بنێن بە دڵنیاییەوە. دەستنیشان کراو لەگەڵ پابەتبوونمان بەو ژمارەیە کە داهرابوو هەرچەندەوە ئەوڵی ئەو بەڕێزە بۆ سۆزانە ژمارەکە لە 10 کەسەوە کرا بە 12 کەس. سەرەتا سڵاوتان لێ بێ زۆر دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم کەناڵە جوانەکەی پێیام. من وەکو دەرچوویەکی زانکۆ دەرچووی بەشی زمانی ئینگلیزی لێرە خەڵات کرابین. ڕاستەکەی ئێمە هەموو ئەو خوێندکارانەی کە دەرچووی زانکۆ بوون لەبەرەوەی تەواوکردنی زانکۆ بۆ ئێمە تۆزێک چاڵنجەکەی زیاترە با بڵین سەختی زیاتری تایە و بەو حکمەوە لەبەرەوەی کە من سپاس بۆ خۆی گەورە لە زانکۆیە ئاستێکی باشم پێشکەش کردووە لە ڕووی ئەکادیمیەوە لە بەشی زمانی ئینگلیزی و بە نمرەیەکی باش توانیومە سەرڕای هەموو ئەو سەختیانەی کە ڕوبەڕوومان بۆتەوە. سپاس بۆ خۆی گەورە توانیومانەکە بە پلێکی باش زانکۆ تەواو بکەین. زیاتر هۆکارەکەی ئەوەیە بە نمرەیەکی زۆر باش. طبعاً جەناب دەزانی وەکو دیارە لە زانکۆیان معادلی هەر 4 ساڵەکە حساب بکرێ. دیارە طموحی من وەکو خۆم زیاتریش بوو چونکە من پێشتریەکێ بووم لە ئەوائیلەکان لە یەکەمەکانی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە تۆزێ لە زانکۆکانی کوردستانە بار و دۆخەکە بۆ ئێمە جیاوازترە لە ڕووی منهەجەوە لە ڕووی پەیداکردنی ئەو بابەتانەی کە تۆ بێ بیخوێنی بۆ وانەکان. ئەمە زۆر کات باسمان کردووە لە زۆر شوێنی تریش جاریوا بووە لە شەوی ئیمتیحانە لە شەوی تاقیکردنەوەیە ئێمە ئەو بابەتەمان دەستکەوتووە بۆ ئەو مادەیە کە ئەبێ لێی بخوێنی. سپاس بۆ خۆی گەورە
هیچ شتێک زەحمەت نییە و جاری واشەخوای گەورەیانی ڕێگەکان لە بەردەم تا ئاسانترەکات. من ناوم ئارەزوو ساڵحە لە کەرنەڤاڵی چوارەمینی بەهرەمەندانە بەشداریم کردووە وەکو بەرەبدووری و دیزاینەرێک بەشدار بووم و خاڵیدایسێکی تایبەت هیچ شتێک ڕێگر نەبووە لە بواری ژیانمە. وەکو من خۆم دوکانم هەیە، دوکانی بەرەبدووریم هەیە، بڕین و دوورین و دیزاینکردنی جلوبەرگەکانیش هەموو هەر خۆمەکەم. دەستم هیچ ڕێگر نەبووە لە بواری ئیشەکەمە، بگرە هێز و تاقە و توانایەکی زۆر باشی پێبەخشیەوە کە بتوانم بگەمە ئەم قۆناغی ئێستا من خاوەنکاری سەربەخۆی خۆمم. هەداترین دەستنیشان کراو لەگەڵ پابەندبوونمان بەو ژمارەیە کە دانرابوو هەرچەندەوە هەوڵی ئەو بەڕێزە دڵسۆزانە ژمارەکە لە 10 کەسەوە کرا بە 12 کەس.